ئەم ناوچانە پێش هەموو جیهان دەکەون لە چوونە ناو ساڵی نوێەوە کە پێگاتوون لە چەند دوورگەیەک لە باکووری ڕۆژهەڵاتی نیوزیلەندا و کۆمارە بچووکەکانی ناوەڕاستی زەریای ئارام. هەموو ساڵێک لەگەڵ نزیک بوونەوە لە سەری ساڵی نوێ جیهان ناوی ئەم دوورگانی بەرگوێ دەکەوێت کە دەچنە ناو ساڵی نوێەوە. لە کاتێکدا دوا کاتژمێرەکانی ساڵ بەڕێ دەکەن. دوورگەکانی تشانامی، سەر بە نیوزیلەندا و کریتماس و سامۆا کاتێک دەچنە ناو ساڵە نوێیەکە هێشتا بەشێکی جیهان لە خەوڕا نەبووە. بەم هۆیشەوە ساڵانە سەرنجیان دەچێتە سەر. لە دوورگەکانی چاتامی نیوزیلەندا کاتژمێریەکی پاژنیوە ڕۆ بە کاتی هەرێمی کوردستان ساڵی نوێ دەست پێ دەکات. واتە 11 کاتژمێر لە پێش هەرێمی کوردستان و عێراقەوەیە. چاتام کەوتۆتە دووری 680 کیلۆمەتری باشووری ڕۆژهەڵاتی پایتەختی نیوزیلەندا و پێک هاتووە لە 11 دوورگەی بچوو. نزیکەی 600 کەس لە دوورگەکەدا نیشتەجێن. خەڵکیش زیاتر بەکاری کشت و کاڵ و ڕاوەماسی و گەشتیاریەوە سەرقاڵن. دوورگەکە یەکێکە لە دەگمەنترین ئەو شوێنانەی کە پارێزگاری لە پاراستنی ژینگە و سروشتی خۆی کردووە. ئەوەش بەهۆی کەمی ژماری دانیشتوانەکەی و بچووکی ڕووبەرەکەی و دوورە دەستیەوە. چاتام هەموو ڕۆژێک پێش جیهان خۆری تیادا هەڵدێت بە جۆرێک 45 خولەک پێش ڕووبەرە وشکانەکانی دیکەی نیوزیلەنداشە. هەر بۆیە دەبێتە یەکەم شوێن کە بچێتە ناو ساڵی نوێەوە.